ئەتوانین بڵین کاتێک کە وشەکان دەبنە هەوێنی ژیان لەسەر تەختەی شانۆ ئیدی کاتی ئەوەیە کە هونەر و بە تایبەت هونەری شانۆ کە سنوورەکان ببڕێت و بتوانێت بە بڕینی سنوورەکان پەیامی خۆی فراوانتر بگەێنێت. ئەمڕۆ دوو شانۆکار میوانی ئەم بەشەی بەرنامەکەمانن وەکو بەرنامەی کورسات مەگەزین وەکو تەوەری یەکەم. یەکێکیان کارکتەرێکی گرنگی نێو شانۆی کوردیە کە ناوی بۆتە ناسنامەیەک بۆ خەڵاتێک کە خەڵاتێکی ساڵانەیە و ئەم خەڵاتە ساڵ بە ساڵ گرنگترە بێت و کارکتەرێکی دیکەشمان کە نووسەرێکە بە وردبینی و بە هونەری نووسین بووە خاوەنی خەڵاتی ساڵی 2016 کە خەڵاتەکەش خەڵاتی داناڕەوفە بۆ شانۆ نامەی کوردی. ئێستا بەڕێزان داناڕەوف وەکو نووسەر و شانۆکار و بە هەمان شێوە کاگمۆسین مستەفاپور براوەی خەڵاتی داناڕەوف بۆ ساڵی 2026 میوانی بەرنامەکەمانن فەرموون. مامۆستا گیان بەخێر بن. سڵاوتانی بۆ بەخێر بن. بەخێر بن خۆتە چاواتن. مامۆستا گیان پیرۆزباییتان یەکەین کە بۆ پێنجەمین ساڵە ئەم خەڵاتە بەردەوامی هەیە و باسێکی مەراسیمەکەمان بۆ بکەیت بۆ ئەم ساڵ. زۆر سپاس. بەڕاستی ئیم ساڵ کە پێنجەمین ساڵی بەخشینی ئەم خەڵاتە بوو مەراسیمەکەی بە سپاسەوە کە ئینستیتوتی داکۆ لە پشتیەوە بوو بۆ بەڕێوەبردنی یەکێ بوو لە باشترین و جوانترین ڕێوەڕسمەکانی خەڵاتی ساڵانەی دانەڕەوف. زۆر بەڕێک و پێشی و بە شێوەیەکی شایستە بەڕێوە چوو. سپاس بۆ ئەوانیش. باش مامۆستا گیان خەڵاتەکە تا چەند بۆ تەمەکۆیەک بۆ دەرکەوتنی دەنگە نوێیەکانی شانۆنامەنووسی کوردی. من هیوادارم بوو بێتە مەکۆیەک. خۆشحاڵم کە ئەمڕۆ وەکو دیاردەیەک باسیەکەن لە سلەیمانی بە تایبەتی لە ڕۆژی خەڵاتەکەیە کە توانی بێتمان ئێمە بەردەوامی بە هەموو شتێک ئەگەر بەردەوامی پێبەی بەرەو باشترە ڕوا. خۆشحاڵم کە ئێمە توانیومانە بەردەوامی بین بەم خەڵاتە و خەڵاتەکە لەم تەمەنە کورتەی تەمەنیشیە کە ئیمساڵ پێنجەمین ساڵێتی توانیوێتی چەندین دەنگی زۆر باشی گەنجی شانۆنامە نووس بدۆزێتەوە یان هەوڵ بۆ دروستکردنی کەسانێک کە دەیانەوێ لە ئایندەیە شانۆنامە بنووسن و بێنە بواری نووسینی دەقی شانۆیەوە. ئەومان لەبیر نەچێ نووسینی دەقی شانۆیی گرنگترین و سەختترین ژانرەکانی نووسینە. ئەگەر ئێمە ئێستا خەڵاتێک دەستنیشان بکەین بۆ ڕۆمانیان بۆ شاعریان بۆ کورتە چیرۆک ئەوە لەوانەیە ساڵانە 100 کەس بەرهەمەکانی بنێرێت. بەڵام بۆ شانۆنامە بە هەمان شێوە نییە. هەرچەند ئیمساڵ بەڕاستی ژمارەیەکی ئێجگار زۆر شانۆنامەمان پێگەشتووە لە بەشێکی زۆری کوردستانی گەورەوە لە شارەکانی باشوورەوە ژمارەیەکی ئێجگار زۆر دەقی شانۆیمان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە پێگەشتووە کە ئەمە جێی دڵخۆشیە بۆ من کە خەڵاتەکە توانیوێتی ئەو سنوورە دەستکردانەی بەشەکانی کوردستان تێک بشکێنێت و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاواوە ئێمە شانۆنامەمان پێگەشتووە بێگومان لە باشووریشەوە ژمارێکی زۆرمان پێگەشتووە. لەناو ئەو هەموو شانۆنامەی کە پێمان گەشتووە لە باشوور و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاواوە شانۆنامەکەی کاک موحسین یەکێک بوو لەو بەرهەمانەی کە بەڕاستی جێی دڵخۆشیە بەڕاستی کە تروسکەی ئایندەیەکی زۆر پریشکەدار و زۆر بەخشندەی لێ چاوەڕێ ئەکرێ و هیوادارم کاک موحسینیش ئەمە دوا دەقی نەبێ و بتوانێت لە ئایندەیە دەقی جوانتر و باشتر بۆ شانۆی کوردی لە هەر چوار پارچی کوردستان بنووسێت. ئەو خاڵێکی گرنگ هەیە بیرمان نەچێ دەقی شانۆی نووسەری شانۆ دروزەکە نەک بە پێچەوانەوە. هیوادارم ئەم هەوڵی کاک موحسین ئەم خەڵاتە بۆ شانۆنامە نووسی کورد
هەوڵێک بێ بۆ دروستکردنی شانۆیەکی نەتەوایەتی یان شانۆیەکی بەرز و شکۆمەندی کوردیش. دڵخۆشم زۆر گەشتبینانە قسە کرد و قسە لەسەر شانۆ و لەسەر هونەرمەندان و بە تایبەت شانۆ کوردیەکان کرد، شانۆ نامەنووسی کوردی کرد. کاک مەسەین دووبارە پیرۆزبایی دەکەین. زۆر دڵخۆشم کە لە مەشی بەرنامەکەیە میوانداری تەکەین و باس لە دەقەکەی تۆ کەین سەعاتی سەفەر چیرۆکانی گێلاس هەڵگری چ پەیامێکە، هەڵگری چ ئازارێکە کە دەقەکەت بووە براوەی ساڵی 2026 خەڵاتی داناڕۆف بۆ شانۆی کوردی. سەرەتا سپاس بۆ بانکەشتی ئێوە و سلااو لە هەموو بینەرەکانتان. بەشداریکردن لە خەڵاتی داناڕەوف ڕەنگە لەم چەند ساڵی دواییە کە ئەم خەڵاتە بووە بڕەن بەڕاستی لە هەموو کوردستان و شانۆنامە نووسەکان نەک تایبەت لەم چوار پارچە نزیکەوە بەڵکو لە هەموو جیهانەوە توانم بەشداری ئەم فستیڤاڵە بن. من وەک خۆم ئەو شتێکە زۆر بەلامەوە گرنگە لە نووسینی دەقەکانمە ئەوەیە کە من بتوانم هەموو ڕەگ و ڕیشەم لە ناو کورددا بێت، بەڵام لە فۆرم و شێوازی دواندندا بتوانم بە جۆرێک بنووسم کە گفتمان و دیالۆگ ساز بکات، هەم لەگەڵ خۆی هەمووی کورد لەگەڵ خۆمە و لەگەڵ نەتەوەکانی ترا و لەسەر ئەو باوەڕەم کە بەڕاستی شانۆ ئەتوانێ ئەم گفتمانە زۆر ڕاستەقینەتر و دروستتر ساز بکات. دەستخۆش کاک مەسین. مامۆستاگیان بێ مۆلای بەڕێزت جیاوازی ساڵی پێنجەمی خەڵاتەکە چی بوو، مەراسیمەکە چی بوو لەگەڵ ساڵەکانی ڕابردووە؟ ئەوەندەی ئاگادار بم کە بۆ ئەم ساڵ دەقێکی زۆر زیاتر نێراوە بۆ ئێوە بۆ لیژنەکانتان کە بەشدار بن لە مەراسیمەکەیە و بەڵێنت چییە بۆ داهاتووی خەڵاتەکە؟ ئێمە ساڵانە ژمارەیەکی زۆر دەقی شانۆیمان پێئگا، بە تایبەتی ژمارەیەکی زۆر لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە باشووریشەوە بێگومان. جیاوازیەکەی ئەم ساڵ ژمارەکە ئێژگار زۆر بوو. لە زۆری ژمارەکەشە دەقی زۆر باشی تیا بوو، ینی دەستنیشانکردنی براوە بۆ ئیمساڵ زۆر سەخت بوو، ململانەیەکی سەخت بوو کە ئەتوانم بڵێم ئەوە جیاوازی ترین خاڵی ئەم ساڵی خەڵاتەکە بوو. ئەو شانۆنامانی کە پێمانگەیشت و زۆری باش بوون. ئەوەی خاڵێکی دڵخۆشکەری ئیمساڵ چەندین ژنی بەڕێزی کوردستان شانۆنامەیان ناردبوو، چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات. ئەوەش خاڵێکی زۆر دڵخۆشکەر و جیاواز بوو. بە ساڵانی داهاتوو ساڵانی داهاتوو بەشداری ژنانمان کەمتر بوو، ئیمساڵ بەشداری ژنان زۆر زیاتر بوو، شانۆنامەکانیشیان زۆر باش بوون. بەڵام بەداخەوە کاک مەحسین توانی ڕێ لە هەمیان بگرێ و خۆی بێتە براوەی خەڵاتەکە. ئەوە خاڵێکی زۆر دڵخۆشکەر و خاڵێکی زۆر جیاواز بوو کە من لێرە ئەمەیە ئەو دەرفەتەش بقۆزمەوە. زۆر سپاسی لیژنەی دادوەری خەڵاتەکە بکەم کە دکتۆر محسین ئەحمەد لە هەولێر، دکتۆر دڵشاد مستەفا لە سلەیمانی، کەریم تاقانە لە باشووری کوردستان، میران ئابراهام لە باشوور کە لە هۆڵەندا ئەژی، لەگەڵ هونەرمەندی زۆر خۆشەویست شانۆکار هۆرێن غەریب کە ئەمانە لوژنەی دادوەری بوون کە بەو پەڕی بڵێن نەفەس درێژیەوە ئەو هەموو دەقیان خوێنەوە و لەو گفت و گۆچڕەیە لەسەر براوەی خەڵاتەکە ڕێکەوتن کە بدرێت بە کاک محسین. من خۆم لە لیژنەکە ئیمساڵات ومەتە دەرەوە نامەیە لە لیژنەکەیا بم، خۆم ئەمەیە هەتا بتوانم دوور بکەومەوە، چکەم خەڵاتی من نییە، ڕاستە مەنایی منەوەیە، بەڵام ئەم خەڵاتە بۆ هەمومانە، بۆ شانووی کوردیە لە هەر چوارە پارچی کوردستان وەکو کاک محسین وتی لە هەر شوێنێک شانووی کوردی هەبێ لە هەموو دنیاە ئەم خەڵاتی شانووی کوردیە لە هەر شوێنێک بێت. لەبەرەوە بۆ ئەوەی کاریگەریشم نەبێ بەسەر بڕیارەکانی لیژنەی دادوەریەوە من لە لیژنەکە هاتوومەتە دەرەوە و بەڵێنی منیش ئەوەیە کە ئەم خەڵاتە هەتا خۆم لە ژیانە بم بەردەوامە بێت. سەرمایەشی واشدا ئەنێم کە دوای نەمانیشم ئەم خەڵاتە هیوادارم بەردەوام بێت. هیوامان تەمەندرێژی و لەش ساغی تەمام مەسەجیان. کاک مەسین سەعاتی سەفەر چیرۆکانی گێلاس و جیاوازیکی تیابوو لە دەقەکەیە لە چیرۆکەکەیە و سەرنجی لیژنەی داوەرانی ڕاکێشە. من بەڕاستی دەستخۆشی ئەەکەم لە مامۆستا داناڕەوف پێشەوەی کە بم باسی ناوەڕۆکی چیرۆکی ئەم شانۆنامەیە بکەم. بەڕاستی بەڕێزیان
ئەگەر نەبووانە ڕەنگە من بە ئەشکی خۆم ێزانم ئەمە باس بکەم لێرەوە من نابووم بە شانۆنامە نووس واگەر بش بامە ڕنگ بوو 10 ساڵی تر 20 ساڵی تر هەلومەرزێکی ئەوە ڕەخسا بە و من لەو ئاستەیە شانۆنامەم نووسی بە بەڕێزیان بۆ شایەکی یەکجار زۆریان لە قوتێبخانەی شانۆی کوردیا پڕ کردوێتەوە و من هەر لێرەوە سەریکردنەوە و تازیم دادونێنم بەرامبەریان و هیوای تەمەند درێژیان بۆ خوازم بەڕاستی و ئاواتە خوازم تا ئەو کات و ساتەی کە ئەم بەڕێزانە ئەم گەورانە کە بەرد و بنکەی بناغی شانۆی کوردیان دامەزراندووە شانۆنامەی کوردیان دامەزراندووە ڕێزێکی یەکجار زیاتریان لێ بژیرێەوە ئەرکی بە تایبەتنەوەی نوێوەکو منە بەڵام وەکو خۆی شانۆنامەکە باسی ئەو مرۆڤانە کا بەڕاستی کە لە کاتی قەیرانە گەورەکاندا نایانە هەوێت ببن لە بەشێک لە قەیرانەکەوە ئەمانە تکلیفیان چییە ئەمانە بێت چی بکەن بەڵام قەیران لە کۆڵان نابێتەوە خۆی قەیرانەکە کاری بەوە نییە کە ئەم مرۆڤە ئەوێ دش بەو قەیرانە بوەستێت یا نەخێر هاودەنگ بێ لەگەڵی کاری بەوە نییە قەیرانی وەکو بڵین شەڕ هەموو مرۆڤەکان کاریگەریان لەسەر دادەنێت ئەمە سەرەتای دەستپێکی نووسینی ئەم شانۆنامەیە بوو باشە کە مامۆستا چیرۆکەکەی خاڵێکی جیاوازی تیا بوو کە هەرچەندە بەڕێزە لە لیژنەی داوەرانە نەبوویت بەڵام کەم تا زۆر ئاگاداریەکەت هەبووە کە چیرۆکەکەی کاک موحسین خەڵات وەرەگرێت چجیا خاڵێکی جیاوازی تیا بوو ئەوەی کە لای کاک موحسین جیاوازە هەموو بەرهەمێکی ئەدەبی چیرۆشێک ئەژێڕێتەوە جا چ ڕۆمان بێ چ دەقی شانۆیی بێ هەموو بەرهەمێکی هوەری چیرۆشێک ئەگێڕێتەوە بێگومان شانۆنامەکەی کاک موحسینێش چیرۆشێک ئەگێڕێتەوە بەڵام ئەوەی گرنگە ئێمە چۆن ئەو چیرۆکە ئەژێڕینەوە کاک موحسین بە سوود وەرگرتن لە تەکنیکی شانۆی جیهانی توانیوێتی تەکنیکێکی زۆر تایبەت بە خۆی دروست بکە بۆ ژێڕانەوەی ئەم چیرۆکە ئەم کاک موحسین ئەتوانم بڵێم لە خلالی ئەم فۆرم و تەکنیکە جیاوازەی خۆیەوە تراژیدیا و کۆمێدی تێکەڵاو کردووە بە شێوەیە کە وەکو ژیانێکی ڕۆژانەی لێ کردووە چۆن ئێمە لە ژیانی ڕۆژانەیە لە تراژیدیایە کە ئەژین بەڵام خۆشمان جاری وا هەیە بەو تراژیدیای ژیانی خۆمان پێەکەنین ئەوەی زۆر جیاوازتریشە لە لای کاک موحسین زمانی بەکارهێنانی دەقی شانۆنامەکەیەتی زمانێکی زۆر تایبەتی هەیە کە ئەتوانم بڵێم جددی و هەزەلی باش و خراپ بەرز و نزم کۆ ئەکاتەوە زمانێکە کە ئەتوانم بڵێم کەمتر هەتا ئێستا لە دەقی شانۆی کوردیا بینیومە ئەو زمانی ئەو بەکاری هێنێ زمانێکە چه چیرۆکەکەی چه زمانەکەی زمانێکی یان چیرۆکەکەی ڕاستەوخۆ نییە کە بینەر یان خوێنەر ڕاستەوخۆ بەر ئەو چیرۆکەیان بەر ئەو زمانە بکەوێ لە پشتی زمانەکەیەوە لە پشتی چیرۆکەکەیەوە چەندین کۆت هەیە کە خوێنەر و بینەر پێویستی بە بیرکردنەوە هەیە بۆ ئەوی ئەو کۆدانە بکاتەوە بۆی لەو زمانە بگات ئەمە مانای ئەوە نییە کە ئەو شتێکی زۆر زۆر تەم و مژاوی و قورس و گرانی هێناوەتە ئاراوە کە ئێمە تێی نەگەین نا بە هیچ شوێ مەبەست ئەوە نییە مەبەست ئەوەیە لە پشتی ئەو زمانە ڕۆژانەیەوە ئەو زمانە بازاڕیەوە ئەو زمانە بەرزەوە ئەو سمبولانەوە کە بەکاری هێناوە شتێکی تر هەیە ئەو شتا بەجێ هێڵڕێ بۆ خوێنەر و بینەر کە خۆی تێگەشتنی هەبێ بۆی کە خۆی کۆدەکانی بکاتەوە کە خۆی تی بگە لەوانەیە کاک موحسین مەبەستی شتێک بوو بێ بەڵام لای بینەر و لای خوێنەر لەوانەیە شتێکی تر بێ کە ئەمەش بە بڕوای من خاڵێکی زۆر زۆر پۆزتیفە بۆ دەقەکە کە وای لێ ئەکا کراوە بێ بۆ بینەر و خوێنەر کە خۆی بە دوای کردنەوەی کۆدەکانە خۆی بە دوای ماناکانە بگەڕێت چی لە پشتی ئەم کارەکتارانەوەیە چی لە پشتی ئەم چیرۆکەوەیە چی لە پشتی ئەم زمانەوەیە باشە کاک موحسین تا چۆن خاتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە ئەم خەڵاتە کە کاری باشتر داهێنانی گەورەتر بکەیت ئەم فستیواڵە جیاوازیەکی سەرەکی بە بڕوای من لەگەڵ زۆربەی فستیواڵەکانی ترا هەیە بۆ نمونە نەک تەنیا فستیواڵی شانۆیی یان شانۆنامە ڕەنگە فستیواڵی فلم فستیواڵی وێنە یا هەر شتێکبی بە پێچوانەی فستیواڵەکانی ترا دەگەڵ ڕێزم بۆیان کە تێیاندا قارەمان ڕەنگە کەسایەتیەک بێت و کەسایەتیەک زەق بێتەوە لەم فستیواڵەیە دەق ئەبێت بە قارەمان
وەوە دەقە کە پاتکێک ئەخاتە نێوقەدی نووسەرەکەی و بە دوای خۆیان ڕایەکێشێ ئەم من بۆیە ئەم لەم فستیواڵەیە بەشداریم کرد بەڕاستی هۆکارە سەرەکەکەی ئەم خاڵە گرنگە بوو ساڵانی پێشووتریش تێدا من بەشداریم کرده بوو ئەو ساڵیش و ساڵانی تریش بەڵام ئەگەر ساڵەکان بەشدار بوویت هەموو ساڵەکانە بەس من 3 ساڵ بەشداری کردووە و بەشداریش هەر ئەەکەم بێگومان ئەگەر ئەم فستیواڵش نەبێت من وەکو تەکلیفێک وەکو چالنجێک لەگەڵ خۆمە ئەبێت کارەکەی تر لەم کارەی ئێستام بەهێزتر بێت لە هەموو بوارەوە لە بواری زمانیوە لە بواری تەکنیکەوە و لە بواری شێوازی گێڕانەوە و هەموو بوارەکانی تری تەکنیکی شانونامەوە ئەبێ گەورەتر بێت و بتوانێت هەرو ژۆرەی لە بەشی پێشووتری قسەکانمە عرضم کردی بتوانێت لە ئاستی جیهانیە بەڕاستی دیالۆگ و گفتمان بکە ئەبێ فکریەتەکە گەورە بێتەوە من بە فکریەتێکی گەورەوە بەڕاستی نووسیمە چون خۆم وەکو کورد بە گەورە ئەزانم گەورە بیرەکەمەوە و لەسەر ئەو باوەڕم کە دەقەکانیشمان ئەبێ ئەوە گەورە بن و ڕۆژ بە دوای ڕۆژدا بەرەو پێشچوون بن نەک و پاشکەس بنەوە بەرەو دوا بڕۆنەوە بە پێی قسەکانی بە مامۆستا خۆی داناوە بۆ خەڵاتی ساڵی داهاتوش من ئەبێ لێرە شتێک بڵێم کاک مەحسین ساڵی داهاتوو ساڵی ڕابردوو بەشداری کرد بە دەقێکی زۆر جوان بەڵام بەداخەوە دەنگی تەواوی لیژنەی دادوەری نەهێنا ئیمساڵ بەشداری کردەوە ئیمساڵ کۆڵینەیە ئیمساڵ خەڵاتەکەی بەدەستێنا ساڵی پار چەند کەسانێکی کە بەشداریان کردو ئیمساڵیش بەشداریان کردووە بەڵام ئەم ساڵیش بەدەستیان نەهێنا هیوادارم ئەو بەڕێزانە ساڵی داهاتوش بەشدار بن کە بتوانن ئەو خەڵاتە بەدەست بێنین ئێمە بڕیاری شترمان ناوە لە ناوەندی کەپر کە سەرپەرشتی ئەم خەڵاتە ئەکا بۆ نمونە ساڵی پار ئێمە هەر یەک براوەمان هەیە ئێمە یەکەم و دووەم و سێهەممان نییە بەڵام ئێمە بڕیارمان ناوە لەبەر ئەوی دەقێکی ئەژگار زۆر بەمان دیە جگە لەو کەسێک کە خەڵاتەکە ئەباتەوە دەقێک یان دووانی تر کە زۆر باشن کە بەڵام خەڵاتەکەیان بەدەست نهێناوە ئیمساڵ بە چاپی بگەێنی چۆن ساڵی داهات پێشوو کاک مەحسین خەڵاتی بەدەستنێنا بەڵام دەقەکەیمان چاپ کرد ئەم ساڵی چەند کەسێک دەقەکانیان زۆر جوانە لە ئاستێکی باشایە بەڵام خەڵاتەکەیان بەدەستنێناوە ئیمساڵ بۆیان چاپەکەین خاڵێکی گرنگتر کە من ئەمەوێ لێرە باسی بکەم ئەم خەڵاتە هیچ سپۆنسەری هیچ لایەنێک حیزبی یان غیری حیزبی لە پشتەوە نییە تەنها و تەنها من و ناوەندی کەپر هەموو پێداویستیەکانی بۆ دابینەکەین خاڵێکی کە من ئەمێ لێرە دووپاتی بکەمەوە کە شانازی پێوەکەم بەڕاستی ئەوەیە کە ئەم خەڵاتە توانیوێتی سنوورە دەستکردەکانی کوردستان ببەزێنێ ئەم خەڵاتە خەڵاتێک نییە بە تایبەتی بۆ سلێمانی یان بۆ باشووری کوردستان ئەم خەڵاتە تایبەتە بۆ کوردستانی گەورەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەردەوام ئێمە دەقی جوانمان بۆیێت ئیمساڵ لە ڕۆژاواشەوە دەقمان بۆ هاتوو هەتا ئێستا لە باکوورەوە بۆمان نەهاتوو هیوادارم ئێمە بتوانین ئەو سنووری باکووریش ببەزێنین و ساڵی داهاتوو لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر شوێنێک کورد هەبێ بەشداری بکەن لەم بۆ ئەم پێشبڕچێ و بۆ ئەم خەڵات مامۆستا بەردەوام شانۆکاران گرتی ئەویان هەیە ئەڵەن کێشەی دەقمان هەیە ئێمە گرتە سەرەکیەکەمان لە دوای باسکردن لە دارایی ئێمە کێشەی دەقمان هەیە کێشەی دەقی بەهێزمان هەیە تا چۆن پێویستە دەقەکانمان بینەران یان تاکی کورد خۆی تیا ببینێتەوە یان وەڵامی ئەو پرسیارانە وەربگیرێت کە تاکی کورد لای دروستە بێت ئەو پرسیارە زۆر زۆر گرنگە من جارێکی کەش ئەو پرسیارم لێ کرا و هەنێ برادە لێم زیر بوون ڕاستە ئێمە دەقمان هەیە هەنێ دەق نووسراوە بەڵام بەڕاستی لە ئاستی تمۆحانیە لەبەرەوەی نووسینی دەقی شانۆیی بەڕاستی ژانڕێکی سەختە و هیچ لە نووسەرەکانی لای خۆمان هەتا ئێستا شانۆنامە نووسەکان کە بە پەنجەی دەستی پەڕەبێن خۆیان بە تەواوەتی تەرخان نەکردو بۆ دەقی شانۆیی شتیتر زۆرە نووسن من پێم خۆشە نووسەرەکانمان بە تایبەتی خۆی تەرخان بکات بۆ دەقی نووسینی دەقی شانۆیی شانۆنامە نووسین تەکنیکی دەقی شانۆیی تەکنیکێکی جیهانیە یعنی ئێمە چۆن بتوانین شەرت نییە ئێمە
باسی کێشەی کورد گیر و گرفتەکانی کورد ئێمە ئەتوانین بە فۆرمێکی جیهانی بە زمانێکی جیهانی کێشەکانی کوردی چارەسەر بکەین. ئێمە لەو ئاسایە هێشتا نەمانتوانیوە کە زمانێکی جیهانی بۆ دەقی شانۆیی بدۆزینەوە، کە من لەو بڕوایم لە لای کاک محسین ئەو هەوڵا زۆر بەرەو پێشەوە چووە کە ئەو توانیوێتی لە تەکنیکێکی جیهانیە، لە تەکنیکێکی بەرزی با نەڵێن جیهانی بڵێن لە تەکنیکێکی بەرزی شانۆیە کێشەیەکی زۆر گەورەی ئینسانی تەرەح کردووە. من خۆم شخصیان هەوڵەیەم لە تەکنیکێکی بەرزی شانۆیە، لە تەکنیکێکی جیاوازی شانۆیە کێشەی ئینسانی کورد بخەمە ڕوو. ئێمە هێشتا ماوەمانە بۆ ئەوە. هیوادارم چ خۆم وەکو شانۆ نامەنووس چ ئەم خەڵاتە چ لە ئایندەیە کاک محسین و کەسانی تریش بتوانن فۆرمێکی وە، تەکنیکێکی وە، ستایلێکی وە بدۆزینەوە کە هەم بۆ هەموو بینەرێک چ لە کوردستان چ لە شوێنانی تری جیهانیش زمانێکی شانۆیی بێت و لە هەمان کاتیشە کێشەی ئینسانی کورد. ئێمە ئەومان لەبیر نەچێ، ئێمە مرۆڤین، کورد مرۆڤە، ئەو کێشانی ئێمە هەمانە کێشە وجودیەکان هەمان کێشن. کاکە من خۆم لە ئەوروپاژیم ئەو کێشەی کە ئینسانێکی سویدی یان فەڕەنسیان ئەڵمانی هەیەی، ژنێکی ئەڵمانی یان ژنێکی ئەمریکی یان ژنێکی ئێرانی هەمان کێشە ژنی کورتەیەتی. بۆ ئێمە بچینە ناو ئەو هینەوە ئینسانی کورچی ئەڵێ ئینسان نا، ئێمە با بە ئینسانی بیر بکەینەوە چۆن بتوانین کێشەکانی ئینسانی کەواتە لەو کاتەیە وای لێت ئێمە دەقەکانمان لە ئاستێکی جیهانیە خوێندنەوەی بۆ کرێت. بەڵێ ئێستا من دەقێکم نووسیوە ئەتوانم بڵێم جیاوازترە لە دەقەکانی ترم کە باسی پرۆسەی ئەنفالەکە، زمانەکەی جیاوازتە، فۆرمەکەی جیاوازتە، تەکنیکەکەی جیاوازترە. ئێمە بتوانین تەکنیک و شێواز و ستایلێکی وا بدۆزینەوە کە گفتوگۆ یان کە ڕوبەڕووی یان بەرکەوتەی لەگەڵ ئینسانی کووردا هەبێ لەسەر هەموو ئاستەکان، نەک تەنها ئێمە بین بگرین وەڵا مرۆڤی کورد لە ئەنفالە وای لێهات، وەڵاوا چیمیایی باران کراین، وەڵاوە پیاوەکانمان ژنەکانمانە کوژێ، وەڵاوە حکومەت موچەی نایێنێ. نە، ئێمە چۆن بتوانین فۆرمێک بدۆزینەوە، تەکنیکێک بدۆزینەوە، ستایلێک بدۆزینەوە کە ئەم کێشانە بخاتە ڕوو، کە ئەم کێشانە چارەسەر بکات، کە ئەم کێشانە بەرکەوتەمان هەبێ لەگەڵ ئەم کێشانەیە، بەڵام بە زمانێکی شانۆیی، بە زمانێکی تەکنیشی. کەواتە بەپێی قسەکانت دوێت وەکو گۆتا پرسیارم بۆ بەڕێزت وەکەوەی لێ بەشێک لە هونەرمەندان کە بە تەواوی باز لە تاریکیەکەن بە تایبەت لە شانۆیە ئەو تاریکیە نیە، ڕووناکیەک بەدیەکرێت. ڕووناکیە بەدیەکرێ. هیوادارم ئەم خەڵاتەش هەنگاوێک بێ بۆ ڕووناکردنەوەی ئەو دۆخە تاریکە. هیوادارم کاک محسین دواوتەی هەبێ نەک من. دەستخۆش مامۆستاجیان سوپاس بۆ تۆ کاک محسین. بۆکو پرسیارێک و وەڵامی ئەم پرسیارەشم کە مامۆسا وەڵامەکەی بۆ بەڕێزت بەجێهێشت، کەی ئەم دەقا لەسەر تەختەی شانۆ ئەبینین هیچ کام لە شانۆکاران دەرهێنەرەکان پەیوەندیان پێوە کردویت لە دوای مەراسیمەکەەوە ئەوەی کە ئەم کارە بخرێت سەر تەختی شانۆ؟ زۆر نوێیە، ینی زۆر ئەبێ تۆزێکی تر چاوەڕوان بێت بۆم ڕووداوە. من هەرچەند لە مەراسمەکەی دوێنەیە خوێندنەوەیەکی بۆ کرا لەلایەن چەند ئەکتەری بەتوانا و باشەوە، سوپاسیان دەکەم هەر لێرەوە. من ڕەنگە هیوایەتی هەر شانۆ نامەنووسێک بێت کە بتوانێت ئەم دەقەیکە نووسیوێتی لەسەر تەختەی شانۆیە بیبینێت کە ڕوحێکیان و بەرناواتە دەرهێنەرێک ئێ بە خوێندنەوەیەکی جیاواز و ئەستاتیکاوە لەسەر تەختەی شانۆ نمایش دەکا ئەو دەقا. بەڵام شتێکی زۆر گرنگ لە پرسیارەکەی جەنابەت سەبارەت کە ئاڕستەی مامۆستا داناتان کرد، من لەسەر ئەو باوەڕەم کە چون خۆم ڕەنگە زیاتر ئەکتەر بوو بم، دەرهێنەر بوو بم، 3-4 ساڵە بوومە بە شانۆ نامەنووس، ڕەنگە لە 50 کارە ئەکتەر بوو بم، ڕەنگە لە 20 کارە دەرهێنەر بوو بم، شانۆی سەرشەقام، شانۆی سەر تەختەیە، بە هەموو بارەکانی من کردووە. من ئەمە یەک شت لێرە بڵم، شانۆکار ناوەستێت و نابێ بوەستێت، نابێ معتەلی دەق بێت، نابێ لەسەر ئەمە ڕاوەستەکە کەی لە ناو کوردستانە شانۆ نامەنووسێک شانۆ نامەیەک بە دڵی منی دەرهێنەر یا بە پێی تواناکانی منی ئەکتەر دەنووسێت و من بی بەمە سەر تەختێشان نەخێر. شانۆکار ئەتوانێت بەبێ دەقیش بستە سەر ساحنەکاری پانتۆمایم بکە. شانۆکار ئەتوانێت تەنیا بە شەمعێک بە دڵۆپێکیش لە ژێرزەمینێکی تاریکیش یا شانۆ پێشکەش بکە.
بابە و ڕوانگەیەوە لە کوردستانە کاری شانۆ بکەین ئەوە ئیتر هیچ هێزێک هیچ لایەنێک هیچ نازانم حیزبێک ئیمکانیات نییە پوڵ نییە موچەنێ دەبنێ هیچ شتێک ناتوانێت ماسەنە وەز ئەوەش تەنیا دروشم نییە. من خۆم ئەوا لەم ئیش کردووە ڕاستی بە لە ژێرزەمینێکا و بە دڵۆپێک و شەمعێک و دوودانە ئەکتەرەوە لە پیرانشار من کاری شانۆم کردووە لە تاران کردومە لە شیراز کردومە پانتۆمایم کردووە باشترین ئەکتەری بواری پانتۆمیم بوومە لە فستیواڵی نێونەتەوەی ئەکرێت تەنیا پێویستی ئەوەیەکە باوەڕ بەخۆییەکی زیاترمان هەبێت وەم ویستە هەبێت. دەستخۆش کاک مۆسیدیان سپاس بۆ تۆ سپاس و بەشداریکردنت هەرچەنەوتمان کۆتا پرسیارە بەڵام هیچ پلان و پرۆژەیەکی نوێ هەیە وەکو کاری شانۆیی و چۆن باز لەم دۆخەی ئێستاکەی کە هەندێک لە کاری شانۆیی بەتایبەت لە شاری سلێمانیە لە کاتی پرۆڤیان ئێستا جێی دڵخۆشیە من کە هاتمەوە پیان ڕاگەیاندەم کە نزیکەی 8 پرۆژە 8 گروپی شانۆیی ئێستا لە پرۆڤیان ئەمەش بەڕاستی زۆر دڵخۆشکەرە دوای 3-4 ساڵ بێدەنگی هیوادارم ئەم نمایشانە کە دڵنیام ئەبێتە شەڕی هۆڵەکان نەبوونی هۆڵ یەکێکە لە گرفتە گەورەکانی شاری سلێمانی هیوادارم ئەم نمایشانە لە ئاستێکی زۆر باشابن چاوەڕوانی ئەوەشیان لێ یەکەم کە لە ئاستێکی زۆر باشابن تەکانێکی زۆر بەهێز بە ڕەوتی شانۆی کوردی بن لە شاری سلێمانی و لە هەموو کوردستانە. بەڵێ وەکو کار و پرۆژەی خۆت کار و پرۆژەی خۆم لە کوردستان هیچ پرۆژەیەکی تازەم نییە جگە لە نووسینی لەم ڕۆژانەیە لەم بڵین چەندمانەی کۆتاییە 2 کتێبی تازەم بڵاو بۆ تۆ بە 2 دەقی جیاواز یەکیان هەستانەوە کە باس لە مەینەتەکانی ژینی کوردەکە لەگەر باسی ئەوە بکەین بڵین مەسلەی چۆن کێشەی ئینسانی کوردە ڕەنگایەتەوە لە دەقی شانۆیە ئەو دەقەم هەستانەوە کە هەمووی چەند هەفتەیە کە بڵاو بۆتەوە لە ناوەندی ڕەهەند و کەپر باس لە مەینەتەکانی ژینی کوردەکە دەستخۆشمەڕاستی و شانۆنامەیەکی کەشم بڵاو بۆتەوە هەر لەم ماوە کورتەیە بە ناوی دادگاییکردن ئەویان کارێکی دیکۆمەنتاریە لەسەر پرۆسەی ئەنفال و نوگرە سەلمان و قەڵاچۆکردنی کورد لە هەشتاکانە. دەستخۆش مامۆستاجیان سپاس بۆ ئێوە و سپۆر خۆشحاڵ بووین دووبارە پیرۆزبایتان لێ یەکەم. سپاس بۆ تۆش سپاس بۆ مەگەزین پرۆگرامی مەگەزین لە کوردستان. دەستان خۆش سپاس بۆتان. ئازانی من لەگەڵتان بەردەوامین بەڵام لە ئێستا پشوویەکی کورد وەرەگرین و ئەگەڕێنە بڵاتان.